ئەها سەیرکەن فەرماندەکەی هێزی حەمزە هەر لێرەیە، هەر لێرەیە و سەنگەری ئەمڕۆی لای پیرەقەڵا و سوڵتان مزەفەرە. لە درێژەی بەرنامەی بانگەشەی لیستی ١٤٧ کۆمەڵی دادگەری کوردستان ئاهەنگێکی جەماوەری بۆ ناساندنی لیست و کاندیدانی کۆمەڵی دادگەری لە بازنەی پارێزگای هەولێر بڕێوە چوو. هاوڵاتیانیش هیوا و ئومێدیان با کۆمەڵ هەیە کە دەتوانێت ببێتە قەڵغان بۆ پاراستنی دین و ماف و بەها پیرۆزی و ڕەسەنەکانیان. پێویستە ئەو کەسانە نوخبە بن، نەک گۆرانی بێژ تیکتۆکچی، یعنی ئەو کەسانەی کە بەڕاستی لایەن ئەخلاقیان سفرەیان بەس لە بەلاڕێدابردنی ئەو کۆمەلگایانە. پێویستە کەسی نوخبە و یاساناس و ژیر و یعنی ئەوانەی لە خەمی ژین و دینی خەڵکینە. ئەندا پەرلەمانەکان لە حکوومەت لە هەر شوێنێک بوو بن، ئەلحەمدولیلا سەربەرزانە و سەربەرزانە لێ دەرچوون، بەدڵسۆزانە ئیشیان کردووە بە پشتیوانی خوای پەروەردیگار لە داهاتوش هەروە دەبن و کاندیدەکانی ئێمە جێگای سقە و متمانەن. ئەمە لەسەر دەستوری قورئان و پێغەمبەر گیانە ئەمە کۆمەڵمان هەڵبژاردیە. ئینشاءالله ئومێدمان وایە ئەم هەڵبژاردنە وەکو هەڵبژاردنەکانی کە نابێتن ئینشاءالله بە گروتینەکی زۆرەوە، بە دەنگەکی زۆرەوە، بە بوێریەکی زۆرەوە بەرەو هەڵبژاردنەکان دەچین و پەنجەی خۆمان مۆر دەکەین و لە بۆ کۆمەڵی دادگەری ئینشاءالله. هاوڵاتیانی هەولێر بە ئومێدەوە لە بەرنامەی کاری کۆمەڵی دادگەری بۆ هەڵبژاردن و پەرلەمانی داهاتوو دەڕوانن و پێیان وایە کاندیدەکانی شیاون و دەتوانن بەرگریکارێکی سەرسەختی مافەکانیان بن. بۆ پاراستنی کۆمەلگامان، بۆ پاراستنی دین و ڕەوشتی هەموو تاکێکی ئەم کوردستانە، بۆ پاراستنی دینی موسڵمانان، بۆ پاراستنی وهێشتنی ئەخلاق و ڕەوشتی بەرزی کوردایەتی و هیوامان وایە هەموو تاکێکی هەرێمی کوردستان هەوڵ بدات و دەنگ بدا بەلیستی ١٤٧ کۆمەڵی دادگەری کوردستان. ئومێدەوارین ئینشاءالله خەڵک کۆمەڵی دادگەری هەر بژێری ئینشاءالله متمانە ببەخشێ بە کاندیدانی پێشکەوتوی کۆمەڵی دادگەری ئینشاءالله بۆ پەرلەمان هەر باشان لێ چاوەڕان دەکرێت، هەر چاکیان لێ چاوەڕان دەکرێت ئینشاءالله بۆ میلەتەکەمان. ئومێدێکی زۆرمان بە کۆمەڵی دادگەری هەیە، چونکی تەنها کۆمەڵی دادگەری تاکە حیزب دەتوانی خەڵکی کوردستان لە نەهامەتی و لە گومڕایی و لە گەندەڵی ڕزگار بکات. بێگومان ئومێدێکی زۆریشم پێ بە تایبەت بۆ چینی گەنجان دەتوانم بڵێم کە خزمەتێکی چاک بە گەنج و بە پیر و بەلا و بە گشت چینەکانیەوە دەکاتن و کۆمەڵ ئیسلامی بێگومان هەر لە دێر زەمان و خزمەتی بە کورد و بە گەلی کورد کردووە و هەر پێشەنگ و هەر پێشەنجش دەبێت ئینشاءالله. دەنجی هەمووشمان هەر بۆ کۆمەڵی ئیسلامی و هەر بۆ کۆمەڵی ژەبێت ئینشاءالله. کۆمەڵی دادگەری وەک هێزێکی سیاسی ڕەسەنی کوردستان بە ژمارە ١٤٧ با دروشمی ڕایان دەگرین دەستی با بانگەشەی هەڵبژاردن بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کردووە و بڕیاریشە لە ڕۆژانی داهاتوو ئاهەنگی ناساندنی لیست و کاندیدانی لە پارێزگاکانی دیکە بەڕێوە بچێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.